ئەم کاتتان باش خوێندکارانی پۆلی هەشتەم ئەم ڕۆژ لەگەڵتانە ئەبم بۆ تەواوکردنی وانەی پێشوو. وە سەرەتا پێش ئەوەی دەست بە وانەکە بکەین با ئەم شتانە بزانین. Right triangle سێگۆشەی وەستاو is a triangle in which one angle is a right angle. ئەو سێگۆشەیەیە کە یەکێک لە گۆشەکانی چییە؟ right angle گۆشەی وەستاوە و بەم شێوەیە هێما بۆ right angle ئەکرێت دیاری ئەکرێت کە ئەم گۆشەیە گۆشەی وەستاوە right angle. The side opposite the right angle is called the hypotenuse. و ئەم سایدە ئەو لایە کە بەرامبەر گۆشە وەستاوەکەیە پێوترێت چی؟ hypotenuse. And the side adjacent to the right angle are called legs. و ئەو لایانەی کە ئەجەستنن کە هاوسێن بۆ گۆشەکە یعنی ئەکەونە پەنا گۆشە وەستاوەکەوە پیانەوترێکی legs. و هەروەها پرۆپێرتیەکمان هەیە ناوی چییە؟ the sum of angles in triangles کۆی گۆشەکان لە سێگۆشەدا. ئەڵێ چی؟ the sum of the measure of angles in every triangle is 180. واتە کۆی هەر سێگۆشەکەی ناوەوەی سێگۆشەیە کۆی هەموو گۆشەکانی ئێمەزانین سێ گۆشەیان هەیە سێ ئەنگڵمان هەیە کۆی هەر سێشی ئەکاتە چەند؟ ئەکاتە 180 پلە کۆی پێوانەی هەر سێ گۆشەکە. And this shows us that و ئەمەش چی پیشان ئێمایە when the measure of two angles of two triangles are equal then the measure of the third angles are equal to. ئەمەش ئەوە بۆ ئێمە دەرەخا ئەگەر دوو سێ گۆشەمان هەبێت دوو گۆشەیان هەمان مێژەریان هەبێت هەمان پێوانەیان هەبێت و دوو گۆشەکەی تریشی هەمان پێوانەی هەبێت ئەوە پێویست ناکا گۆشەی سێم بۆ ئێمە دیاری بکرێت ئەتوانین ڕاستەوخۆ بڵێین ئەم دوو گۆشەیەش هەمان measure here have the same measure or we can say that they are congruent. So we can write that angle C and angle F are congruent. لەبەرەوەی کۆی گۆشەی ناوە ئەکاتە 180 ئەگەر ئەم دوانەی بەقەدەر ئەم دوو گۆشەی ئەم بێت ئەوە ئەم دوو گۆشەیان یەکسانە بێت چکە لە 180کە لە هەردووشانە بەقەدەر یەکیان پێوانە بۆ ماوەتەوانێ بۆ هەر یەکێکیان بۆیە ئەتوانین ڕاستەخۆ بڵین ئەم دوو گۆشەیەش کۆنگرێنت. ئێستاش دەست ئەکەین بە وانەکەی خۆمان. پۆستولیتێکمان هەیە ناوی چییە؟ angle side angle. Postulate angle side angle says if two angles and the include side of one triangle are congruent to two angles and the include side of another triangle then the triangles are congruent. واتە چی؟ واتە ئەگەر دوو گۆشە لەگەڵ لایەکی نێوانیانە کۆنگرێنت بن لەگەڵ دوو گۆشە و لایەکە بکەوێتە نێوان دوو گۆشەکەوە هی سێگۆشەیەکی تر ئەوە ئەم دوو سێگۆشەیە congruent happen. For example, in this figure, we have angle A and angle D are congruent, and angle C and angle E are congruent, and the side AC and side DE are congruent. So, these two triangles are congruent. واتە دوو سێگۆشەکەمان بەو شێوەیە کۆنگرێنتە بن. ئاگادار بن ئەم گۆشانە خۆیان دیاری کراون بۆیە ئەزانین کە کۆنگرێنتن. ئێستاش ئەم پۆستولیتە بەکارهێنین بۆ شیکارکردنی example 3. Use postulate angle side angle to solve example 3. Example 3 says use angle side angle to prove triangle UVX and triangle WVX are congruent. Explain. ئەڵێ پیشانی بە
کە سێگۆشەی UVX کە ئەم سێگۆشەیە لەگەڵ سێگۆشەی WVX کۆنگرێنتن کە ئەم سێگۆشەیەیانە. چی بەکاربێنە؟ ئەنگڵ ساید ئەنگڵ، دوو گۆشە و لایەک کە لاکە بکەوێتە نێوان دوو ئەنگڵەکەوە. Now giving that UXV, the angle UXV and the angle VXW are congruent. Angle UXV and angle VXW are congruent as given. ئەمە دراوە چکە بە هەمان هێما دیاری کراوە کەواتە ئەو دوو گۆشەیە کۆنگرێنتن و دراوە. And since angle XVW is right angle. ئەم گۆشەیە چییە؟ ڕایت ئەنگڵە. وتمان ئەمە هێمای ڕایت ئەنگڵە. پێویستە بۆ هێمایە بیناسینەوە. Form it on line. کەوتۆتە سەر یەک straight line لەسەر لاینێکی ڕێکە. With adjacent angle which is angle XVU or angle UVX. هەر کامێکیان بخوێنی تۆ گرنگەوەیە پۆینتی ڤێرتیکسەکەی لە ناوەڕاستا بێت فەرق ناکا. With adjacent angle UVX لەگەڵ گۆشەیە کە ئەبێ بە ئەجەسن بۆی کەوتونەتە سەر یەک straight line. ئەمە لەوانەی پێشوا باسمان کرد. تمان کەواتە هەردووکیان right angle و congruent بن. So we have angle XVW and angle UVX are congruent. لەبەر ئەوەی ئەمەیان right angle و کەوتونەتە سەر یەک لاینی ڕێک لەگەڵ ئەجەسنەکەیە کە XVU یان UVX کە ئەم ئەنگڵەیە کەواتە ئەمیش چییە بێت؟ ئەمیش ڕایت ئەنگڵ ئەبێت. ئێستا ئێمە سەلماندوومانە کە دوو گۆشەمان هەیە کە کۆنگرێنتن لەم دوو سێ گۆشەیە. ئەم گۆشەیە لەم سێ گۆشەیەیان لەگەڵ ئەم گۆشەیان لەم سێ گۆشەیە کۆنگرێنتن. ئەمە درابوو خۆی و هەروەها ئێمەش زانیمان کە ئەم گۆشەیان لەم سێ گۆشەیە لەگەڵ ئەم گۆشەیان لەم سێ گۆشەیانە چین کۆنگرێنتن. ئێستا ئەوە ماوە بیسەلمێنین کە لەم سێ گۆشەیانە لایەکمان هەیە لەگەڵ لەم سێ گۆشەیانە لایەکمان هەیە ئەم لایەنە چین کۆنگرێنتن لەگەڵ یەکە و گۆشەکان ئەشکەونە نێوان دوو گۆشەکەوە کە کۆنگرێنت بوون. کام لایە ئەکەوێتە ناوەڕاستی دوو گۆشەکەەوە بێگومان ئەم لایەیە. ئایا کۆنگرێنتە؟ بێگومان. بۆچی؟ They have common side which is XV. سایدێکمان هەیە کە هاوبەشە. ناوی چییە؟ XV بۆ هەردوو سێ گۆشەکە. کەواتە ئەتوانین بڵێین the side XV and side XV are congruent. ئەمە چیشمان پێوت؟ by reflexive property. ئەمە پێشمانەوت خاصیەتی وێنەدانەوە. کەواتە ئێستا ئێمە سەلمانمان کە دوو گۆشەمان هەیە کە کۆنگرێنتن لەگەڵ لایەکە کە ئەکەوێتە نێوانیانەوە بۆ دوو سێ گۆشە. Therefore the triangle UVX and the triangle WVX are congruent by angle side angle.
ئێستاش سیۆرمێکمان هەیە کە کۆتا سیۆرمە ناوی چییە؟ hypotenuse leg. Hypotenuse leg theorem says if the hypotenuse and a leg of a triangle are congruent to the hypotenuse and a leg of another triangle, then the triangles are congruent. واتە چی؟ واتە ئەگەر hypotenuse لەگەڵ لیگە لە دوو سێگۆشەی گۆشەوەستاوە congruent بن، ئەوە دوو سێگۆشەکە congruentە بن. باسمان کرد کە hypotenuse چییە؟ ئەو لایەیە کە بەرامبەر گۆشەوەستاوەکەیە. is a side opposite the right angle. ئەو سایدەیە کە بەرامبەر گۆشەوەستاوەکەیە. و باسی لێگیشمان کرد وتمان چییە؟ is a side adjacent to the right angle. ئەو لایەیە کە ئەکەوێتە تەنیشت right angle-ەکەوە، کەواتە هەر کاتێک کە باسی hypotenuse و لێکمان کرد ئەبێت یەکەم جار سێگۆشەکەمان چی بێت؟ right triangle. ئەگەر right triangle نەبێت ناتوانین باسی ئەوانە بکەین، کەواتە سەرەتا پێویستە بۆ دەست پێ بکەین کە سێگۆشەکەمان چی بێت؟ سێگۆشەی وەستاو بێت، right triangle بێت. Use hypotenuse leg theorem to solve example 4. Example 4 says determine if you can use the hypotenuse leg congruence theorem to prove the triangle congruent. If not, tell what else you need to know. واتە پیشانی بە ئەگەر توانیت بە بەکارهێنانی HL hypotenuse leg theorem کە سێگۆشەکە congruentە بێت، و ئەگەر نا چ شتێک هەیە کە بتوانیت ئەوەی پێ بکەین. Part A says triangle VWX and triangle YXW. سێگۆشەی VWX واتە ئەم سێگۆشەیە، ئەگەر ئەمەش لابەرین لە بینیانە، ئەم سێگۆشەیە لەگەڵ چی؟ لەگەڵ YXW. ئەم سێگۆشەیان ئەگەر ئەم لای سێگۆشەکەی دیش لابەرین بەم شێوەیە. ئەڵێ پیشانی بە چی؟ hypotenuse leg. وتمان لەگەڵ باسی hypotenuseمان کرد ئەبێ یەکسەر بزانین سێگۆشەکەمان پێویستە چی بێت؟ right triangle بێت. right triangle نەبێت نابێت. ئێستا گەر سەیری وێنەکەمان کەین ئایا ئەم دوو سێگۆشەی right triangle-ە؟ وتمان لەبەرەوەی یەکێک لە گۆشەکانیان right angle-ە، کەواتە توانین بڵێین right triangle-ە. So the triangle VWX and triangle YXW are right triangle. باشە، وتمان دوای ئەوەی کە سەلماندمان کە زانیمان right triangle-ە پێویستە چی بدۆزینەوە؟ hypotenuse-ەکەی بزانێکین کام لایەیە، کام لایەن ئەبێ بە hypotenuse. In this triangle which side opposite right angle؟ کام لایە بەرامبەر right angle-ەکەیە، وتمان ئەو لایەی کە بەرامبەر right angle-ەکە بێت ئەبێ بە چی؟ hypotenuse. The side XW is opposite right angle. And in this triangle which side opposite the right angle؟ کام لایە بەرامبەر right angle-ەکەیە، also side XW. کەواتە بۆ هەردووکیان هەمان side ئەبێ بە چی؟ hypotenuse. کەواتە ئەتوانین بڵێین triangle VWX and triangle YXW are right triangle that share hypotenuse. لە hypotenuse-ەکەیە چین؟ هاوبەشن، کە هەمان hypotenuse-یان هەبێت وتمان ئەمەش
چ معنایەکی هەیە کە لە سایدێکە هاوبەش بن؟ ئەتوانین بڵێن کە هایپۆتینیوسەکە خۆشی چییە؟ سایدی XW. وتمان معنای ئەوەی هەیە گەر هەردووکیان هاوبەش بن تایە کەواتە چین؟ کەواتە ئەتوانین بڵێن بۆ هەردوو سێگۆشەکە the side XW and the side XW are congruent. وتمان بەم پرۆپێرتیە ژەڵێن چی؟ by reflexive property. And given that the leg W V and the leg YX are congruent. بە هەمان هێمە دیاری کراون کەواتە چین کۆنگرێنتن و ئەو سایدەی کە لە پەنا ڕایت ئەنگڵەکەیە بێت ئەبێ بە چی؟ ئەبێ بە لێک. وتمان لێک چییە؟ the side adjacent to right angle. وتمان ئەو سایدەیە کە ئەکەوێتە تەنیشت ڕایت ئەنگڵەکەوە کەواتە ئەم دوانەش کۆنگرێنتن. ئەمە دراوە. توانین بڵین ئەمە دراوە چکە بە هەمان شێوە دیاری کراون. ئێستا لەم دوو سێ گۆشەیە سەلماندمان کە هایپۆتنیوسەکانیان کۆنگرێنتە ئەم دوو سێ گۆشە لەگەڵ چی؟ لەگەڵ یەکێک لە لێگەکان کەواتە ئەتوانین بڵین چی؟ therefore triangle VWX and triangle YXW are congruent by hypotenuse leak theorem. Example 4, part B. Triangle VWZ and triangle YXZ. واتە سێگۆشەی VWZ ئەم سێگۆشەیە لەگەڵ ئەم سێگۆشەیە YXZ ئەم سێگۆشەیە. وان سەرەتا بۆ ئەوی کە بیسەلمێنین بە هایپۆتنیۆس لێک پێویستە سێگۆشەکان چی بن؟ ڕایت ترایانگڵ بن. ئایا ئەم سێگۆشانە ڕایت ترایانگڵن؟ بەڵێ. وتمان کام سێگۆشانە ڕایت ترایانگڵن؟ وتمان is a triangle in which one angle is right angle. وتمان ئەو سێگۆشەیە کە یەکێک لە گۆشەکانی ڕایت ئەنگڵ بن. یەکێک لە گۆشەکانی ڕایت ئەنگڵە بۆ شێوەیە دیاری کراوە کەواتە triangle VWZ and triangle YXZ are right triangle. زۆر باشە. ئەنجا وتمان پێویستە هایپۆتنیوسەکانیان چی بێت؟ کۆنگرێنت بێت لەگەڵ لیگەکانیانە. باشە لەم سێگۆشیانە کامە هایپۆتنیوسەکەیە؟ وتمان ئەو سایدەیە کە بەرامبەر چییە؟ کە ئۆپۆزیت ڕایت ئەنگڵە. کەواتە which side is opposite right angle؟ WZ. So the side WZ is hypotenuse for triangle VWZ and the side XZ is opposite right angle. So the side XZ is hypotenuse for triangle YXZ. کەواتە ئەمە بریتیە لە
هایپۆتنیوس بۆ ئەمەیان و ئەمەش بریتە لە هایپۆتنیوس بۆ ئەم دوو سێگۆشەیان. ئایا ئەم دوانە کۆنگرێنتن؟ بێگومان نازانین، نە دیاری کراوە نە خاسیەتێکی هەیە کە بیسەلمێنێ بۆ ئێمە کە بەقەدەر یەکن یان نا، هیچ زانیاریەکمان نییە لەسەری، نە ئەوەیە هەردووچان لێک ئەو لایە هاوبەش بێ بۆ هەردووچان، نە دیاریشی کردووە بۆمان، کەواتە we don't know that they are congruent or not. ئێمە ناتوانین بڵین کۆنگرێنتە یان نا، لەبەر ئەوە ناتوانین ئەم سیۆرمە بەکاربێنین. So this conclusion cannot be proved by hypotenuse leak. کەواتە ئەم دەرەنجامە ناتوانین بە هایپۆتنیوس لیک پروڤی بکەین لەبەرەوەی هایپۆتنیوسەکەی نازانین کۆنگرێنتە یاخود نا. بەڵام بزانێکین بە ڕێگەیەکی تر ناتوانین بیسەلمێنین. We know that the angle VZW and the angle YZX ئەم دوانە چین؟ are vertical angles. vertical angles وتمان vertical angles چییە؟ وتمان vertical angle are congruent. وتمان congruentن کەواتە توانین بڵێن they are congruent. کەواتە توانین بڵین ئەم دوو گۆشەیە کۆنگرێنتن لەبەرەوەی vertical angle-ن. خوێندمان لە دەرسەکانی پێشوە باسمان کرد کە vertical angle چییە. باشە، ئەم دوو سێ گۆشەیە ئەگەر سێری بکەن، ئەم دوو سێ گۆشەیە، ئەم گۆشەیە لەگەڵ ئەو گۆشەیە کۆنگرێنتە لەبەرەوەی ڕایت ئەنگڵە. ڕایت ئەنگڵ هەموو کاتێ مێژەرەکەی چەنە؟ 90 دیگریە. کەواتە ئەم دوانە کۆنگرێنتن و ئەم دوو گۆشەیەش کۆنگرێنتن. ناتوانین بڵین دوو گۆشەکەی تریشیان کۆنگرێنتن. باسمان کرد ئەتوانین بەپێی پرۆپێرتیەکیش بوو، ناوی چی بوو؟ sum of angles in triangles. So we can write that angle VWZ and angle ZXY are congruent by sum of angles in triangle. ئەمەمان باس کرد ئەگەر دوو سێ گۆشە دوو گۆشەیان وەکو یەک بێت، بێگومان گۆشەی سێمیشیان هەر وەکو یەکە. And given that the side VW and the side YX are congruent as given. ئەمە دراوە بە ئێمە کە ئەم دوو لایە کۆنگرێنتن، بە هەمان خەت بۆمان دیاری کراوە، بە هەمان نیشانە بۆمان دیاری کراوە، کەواتە دراوە بە ئێمە. باشە، ئێمە زانیمان دوو گۆشەمان کۆنگرێنتە کە چی و چییە؟ ئەم دوو ڕایت ئەنگڵەیە کە چییە؟ با ئەویش بنووسین WVZ and ZYX are congruent. لەبەرەوەی چییە؟ ڕایت ئەنگڵن.
باشە ئێستا ئێمە سەلمانمان کە ئەم دوو سێگۆشەیە ئەم گۆشەیە و ئەم گۆشەیە کۆنگرێنتن لەگەڵ ئەم گۆشەیە و ئەم گۆشەیە. باشە و ئەم دوو لایەش کۆنگرێنتن. باشە ئەمە چ پۆستولیتێک بۆ ئێمە پیشانەیە بۆی بزانین کە ئەم دوانە کۆنگرێنتن؟ کام پۆستولیتەیانە؟ دوو گۆشەیە دوو ئەنگڵە لەگەڵ سایدێکا کە کەوتوتە نێوانیانەوە کەواتە therefore triangle VWZ and triangle YXZ are congruent. ئەتوانین بڵێین are congruent. ئەشتوانین بەم شێوەیە بینووسین triangle VWZ and triangle YXZ are congruent by angle side angle. ئەتوانین لە جێی ئەمە بەم شێوەیە بینووسن. و هەروەها خوێندکاران ئێکسەرسایزەکان هەتاکو ژمارە 14 هۆمۆرکە تەنها ئەو دەکەن.